خۆشەویستانی کورسات نیوسڵاوتان لەوێ لەگەڵ هاوکارانم بێکەوە پانۆڕامای ئەم شەوتان پێشکەشەکەین. یەکێتی نیشتیمانی کوردستان دەیەوێت ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکاتەوە بە جۆرێک کە هەموو ئەو باج و سەرانە و ئەوانەی لە ڕابردوودا لەناو حکوومەتی هەرێمی کوردستان دراون و یەکێتیش دەڵێ ئێمە شەریک نەبووین بەڵام بەشدار بووین. ئێستا دەستی لەسەر دڵیەتی دەیەوێ خێرا پەر هەڵبژاردن بکرێ و لە ڕێگەی تیمێکی بەهێز و خاوەن پێگە و خاوەن بڕیارەوە لە ڕێی کارکتەرە حکومڕانەکانیەوە هەموو ئەو خواری و خێتیانەی هەیە ڕاستی بکاتەوە. بۆیشە لە کۆڕ و کۆبوونەوەکانیان لە ڕاگەیاندندا هەمیشە کادرە پێشکەوتەکانیان باسی ئەوە دەکەن کە ئەوان چاویان لەوەیە هیچ هێزولایەنێک تەهمیش نەکرێ و بەڵکو دەنجی ڕاستەقینەی خەڵک بڕیاری کۆتایی بدات و بەڵام دوجار لە حکوومەتێکی پێکەوەیدا بتواندرێت ئەم جارە بە تەواوەتی و بەبێ چاواشەکاری خەڵک و خزمەتی خەڵک چەقی کارکردن بێت. ئەم شەو ئەم بابەتانە لەگەڵ دوو کادری یەکێتی نیشتیمانی کوردستان گفتوگۆ دەکەین کە بەڕێزیان بەڕێز شاناز هیرانی کادری پێشکەوتی یەکێتی نیشتیمانی کوردستان. بەخێر بێ شاناز خان. سپاس بۆ بەشدار هەروە لە ڕێگەی سکایپەوە سامر ڕەشید ئاغا چالاکوانی سیاسی لە بەردەڕەش لەگەڵمانە بێ. سەیدا تۆش بەخێر بێ. شاناز خان ئێوە باسی ئەوە دەکەن کە ڕێڕەوی حکومڕانی ڕاست دەکەنەوە وەکوی پێشتر مەعارەزە بوو بن یان لە دەسەڵات نەبوو بن. ئەمە چۆن یعنی بۆم شی بکەیتەوە؟ سڵاو لە ئێوە، سڵاو لە بینەرانی کورسات. زۆر سپاس کاکزانە، جارێکی تر خۆشحاڵم کە خۆم لە شاشە جوانەکەی کورساتە بینەوە. زۆر زۆر سپاس. دیارە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان کە هەمیشە ئێستا خەڵک ڕووی لە ئێمەیە و پێمانەڵێ ئێوە کە هاوبەشی حکومڕانین هاوبەشن لەو دەسەڵاتێکی ئێستا لە کوردستان حکومڕانی ئەکاو بەڕێوەبا. بۆچی ئێوە هاوبەشێکی لاوازن؟ بۆچی ئێوە شەریکێکی لاوازن؟ بۆچی ئەوەی کە لە کوردستان ئەگوزارێ لە هەرێمی کوردستان ئەگوزارێتن ئێوە کە بەشێکن تێدا و ئێوە کۆڵەکەی پشتی ئەو حکوومەتەن کە هەتا ئێستا بەردەوامی هەیە. ئێمە ئەمانەوێ ئەو جارە ئەوە بە خەڵک بڵێن کە ئێمە ڕاستە وەکو جەنابەت ئاماژە پێکرد ئێمە هاوبەشنین، ئێمە بەشدارین. بۆچی یانە ئەو دووشە جیاوازیەکی زۆری هەیە کاکزانە کە تۆ هاوبەشی ئەبێ هاوبەشێکی ڕاستەقینەبی لە حکومڕانیدا، ئەبێ هەم یەکسانیەکی دادپەروەری عەدالەتێکی تەواو هەبێ لە دەسەڵات و لە دابەشکردنی داهاتەکان و لە حکومڕانیدا. بەڵام کە تۆ دەی بەس بەشدارێکی کە بەشدارێکی بێگومان بەشدار وەکو هاوبەش نییە. ئێمە وەکو خۆشمان وەکو کادیرانی یەکێتی نیشتیمانی کوردستان وەکو جەماوەری یەکێتی نیشتیمانی کوردستان ئێمە خۆشمان نیگەرانین لەوەی کە ئێمە بۆچی هاوبەشێکی ڕاستەقینە نین. لەبەرەوەی مێژووی یەکێتی واتە حکوومەکە کە ئەمە دەبی هاوبەشێکی ڕاستەقینەی حکومڕانی بن لە هەرێمی کوردستان. بەڵام ئێمە ئێستا بەهۆی ئەو بارودۆخە سیاسیە کە ئێستا لە ئاراداوە بە هۆی قۆرخکاری پارتی دیموکراتی کوردستان و دەستگرتنی بەسەر هەموو جومگەکانی دەسەڵاتدا ئێمە هاوبەش نین، ئێمە بەشدارین. بێگومان زۆر زۆر گلەیمان ئاراستە ئەکرێ و ئەو وتەیەمان زۆر ڕوبەڕوو ئەکرێت و ئەی بۆ نیانە دەرێ لە حکوومەتکەوە ئێوە خۆتان بە هاوبەش نازانن بە بەشدارزانن. ئێمە وڵاممان بۆ ئەوە ئەوەیە کە ئێمە بەڕاستی ئەزمموی دوو ئیدارەیمان هەبووە، ئێمە ئەزمموی شەڕی ناو خۆمان هەبووە کە بەڕاستی ئەزممونێکی زۆر تاڵ بوو، خەڵک بازێکی گەورەیدا لە شەڕی ناوخۆ خەڵک هاوڵاتیان زۆر زەرمەند بوون لە مەسەلەی دوو ئیدارەیدا. ئێمە هاتوین ببینە هاوبەشێکی ڕاستەقینە بۆ ئەوی بتوانین بگەینە حکومڕانیەکی ڕەشید لە هەرێمی کوردستان. ئێمە ئەو ئەزمونە تاڵانەمان تێپەڕاندووە. ئایا سەرکەوتو بووین؟ نەخێر، هەمومان شکستمان خواردنەوە سەر مەسەلەی هەتێ بڵێ دەوێت بە فۆرماتێکی دیکە بێتەوە ناو کای سیاسی حکومڕانی. هەموو بەرنامەیەکی یەکێتی و دیدی یەکێتی و بۆچوونی یەکێتی ئەو جارە ئەوەیە کە بە بەرنامەی تازە بە پلانی تازە بە ستراتیژی تازە ئەو جارە لە پەرلەمانی کوردستان ئێمە بتوانین حکوومەتێک پێک بینین کە حکوومەتی هەمووان بێ، کە حکوومەتی ڕاستەقینەی ئەو خەڵکە بێتن. بێزاریەکی زۆر هەیە کاکزانە، خەڵک ئێستا هەز بە بێزاریە کە خەڵک بە هەز بە داگیرکاری ئەکە، خەڵک هەز بە ستەم ئەکە. ئێمە ئەبێ کار بکەین لەسەرەوە ئەو دیدا ئەو بۆچوونە خراپە لای خەڵک بڕەوێتەوە بەچێ ئەویش بەوەی بتوانین ئێمە ئەو جارە حکوومەتێک پێک بینین، حکوومەتێک تەشکیلکەن کە بەڕاستی حکوومەتی هەمان بێ، کە بە فعلەن حکوومەتی هەمان بوو. ئێمە ئێستا ئەزانی زاهریەن هەموو لایەنەکان بەشدارن لە حکوومەتدا، بەڵام ئایا لە ئەرزی واقعدا
ئەوە ڕاستە نەخێر بە تەکید ڕاست نیە سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان و پارتی دیموکراتی کوردستان دەسەڵاتێکی مطلقن یعنی دەسەڵات لای ئەوانە بڕیار لای ئەوانە هەموو ئەوەی کە ئێستا ئەگوزەرێ من ناڵێم ئێمە نابی بەشێکی ئەو یعنی بخەینە سەر خۆمان نا ئێمەش بە پشکی خۆمان بەپێی ئەو بەشداریە کە هەمانە ئێمەش خەتابارین بەڵام ئەبێ لای خەڵکی کوردستان ڕوون بێ کە پارتی دیموکراتی کوردستان بۆ خۆراکاری ئێستا کە ئەیکا لە حکومەتدا بە دەستگرتنی بەسەر هەموو جمگەکانی دەستەڵاتدا وای لێ کردووە بەڕاستی خەڵک هەز بە ستەمکە خەڵک بێزاریەکی زۆریە ئەمڕۆ 53 ڕۆژە موچە نەدراوە کاکزانە بۆچی ئێمە گەیشتینە ئەو ڕۆژێ نەتیجەی ئەو حکومڕانیە یەکێتی لەوە بەرپرس نییە من وتم ئێمەش بە پشکی خۆمان نابی ئێمە خۆمان لەوە بە دەربکەین بڵێن ئێمەش خەتابار نین ئێمەش گوناحبار نین ئێمەش تاوانبار نین ئێمە من وەکو وتم ئێستا خەڵک ڕووی لە ئێمە ئەڵێ ئەی بۆ بەردەوامن باشە ئەمە بەردەوام نەبین ئەگەر بەردەوام نەبین ئایا دوای ئەوە چڕوەدا ئایا چیتر دێتە ئاراوە ئایا ئەمە ئەتوانین ئەگەر لە حکوومەت هاتیینە دەرێ متمانەمان ئەوەندە بەو حکوومەتەی ئێستابیتن کە ئەمە بزانین حکوومەتێکی عادیلانە ئەبی نەخێر نابی ئێستا ئێمە کە بەشدارین لە حکوومەتەکە ئینجا ستەمەکرێ بەشدارین لە حکوومەتەکە ئینجانا عەدالەتێکی زۆر هەیە لە نێوان شارەکان تەنانەت لە ناو هاوڵاتیەکانیشدا کاکزانە ئێستا ئەگەر تۆ لە ڕیزەکانی ئەم حیزبە نەبی کارت ناڕوە ئیشت ناڕوە مامەڵەکانت جێبەجێ نابی وەکو پێویست وەکو هاوڵاتیەکی ئاسایی ئەو هەرێمە سیرت ناکرێبێ ئینتیمایەکی حزبیت بۆ ئەوان هەبی ئایا ئەوە ڕاستە ئەوەی ئەو گوزەرە بێگومان ئەمە هەڵەیەکی زۆر گەورەیە تۆ ئەبێ خەڵکی خۆت سەرپشک پێ هاوڵاتی خۆت سەرپشکێ ئایا ئینتیمای بۆ چه حزبێکە چه حزبێک ئەتوانێ لە داهاتوودا خزمەت گوزاریەکانی بەباشی پێشکەش بکە ئێمە ئەوە نابینین ئێستا ئێمە هەموو پلانمان ئەوەیە ئەو جارە بتوانین لە ڕێگەی سندوقەکانی دەنگدانەوە و لە حکوومەتی تازەدا ئێمە بتوانین پلان و استراتیژی ڕاستەقینەی یەکێتیانە ئەو جارە جێبەجێ بکەین لە هەرێمی کوردستان و بۆ خەڵکی بسەلمێنین کە ئێمە ئەمانەوێ گۆڕانکاری بکەین لە ڕیشەوە گۆڕانکاری بکەین لە مەسەلەی حکومداری لە هەرێمدا. زۆر باشە کاک سامر سڵاو لێبێ هەمان ئەو پرسیارە ڕاستی بەڕێستان بکەم یانی یەکێتی نیشتیمانی کوردستان بە خەڵکە لێمە ئەمانەوە ڕێڕەوی حکومڕانی ڕاست بکەینەوە ئەو ڕێڕە و ڕاستکردنەوەی مەبەستان چیەوەتانەوێ چۆن خزمەتی هەموو ناوچەکان بکەن بەبێ جیاوازی. ئەبڵێ زۆر سپاس بۆ بەڕێز سپاس بۆ خاتوستانات بەڵێ یەکێتی نیشتیمانی کوردستان هەر کارێک و هەر هەنگاوێتن بەکردەوە و بە فعل و کردار جێبەجێ دەکاتن ڕاستکردنەوەی ڕێڕەوی دروست و تەندروستی حکومڕانی لە هەرێمی کوردستان من هەموو جار بهوتمە ئەو 2 ساڵە کە ئێمە سەرۆکی حکوومەت بین و لە بانگەشتەی هەڵبژاردن بانگەشتەی ئەومان دەکرد کە سلپەی دەوات و یەکسانی و عەدالەتی و کۆمەڵە شتێکمان کە ئیدعا بۆی دەکرد لەم 2 ساڵەی کە ئێمە سەرۆکی حکوومەت بووین جێبەجێمان کرد بە شتێکی زۆرمان جێبەجێ کرد تا دەتوانن بڵێم لە هەموو کۆتە و کۆڵانێکە لە هەموو دەیەکە لە هەموو پارێزگا لە ناحیە و قەزایەکان سودمەند بوون لە حکومڕانی یەکێتی نیشتیمانی کوردستان کە ئەو 2 ساڵی لە دەستمان بووم. ئێمە خۆمان و هەموو بینێران دەزانن ئێمە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست دەژین و لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست لە عێراق و لە عێراقش لە کوردستانە دیارە ئەگەر کەم نەبی یان دەسەڵاتێکت نەبیتن ناتوانێت حکومڕانی بە ئارەزووی هاوڵاتیان و بۆ بەرژەوەندی هاوڵاتیان لێبەجێ بکەیت ئەوەی ئێستا کە دەبینین نمونەیەکی زیندوو بوو کە پێچەند ساڵێکە حکوومەتی خۆجیی دۆهۆک کە برادرانی یەکگرتووی ئیسلامی چەند پۆستێکیان بەرامبەر چەند بڕیارێکیان وەرگرت لە پارێزگای دۆهۆک و چەند مدیر ناحیە و چەند ئەوەیان وەرگرت بەڵام لەبەر ئەوەی نیان پارتی دیموکراتی کوردستان ڕێگر بوو لە حکوومەتە خۆجیەی وەکو نەیتوانی وەکو حکوومەتی خۆجی سلەیمانی کە برادرانی گۆڕان ئێستا لە دەسەڵاتن و چەند کارێکتەرێکیان لە دەستدایە وە کاری خۆیان دەکەن خزمەتی هاوڵاتیان دەکەن بۆیە ئێستا ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان لەم هەڵبژاردنە کە هەڵبژاردنێکی ڕاستەقینە دەبیتن ڕەنگە هاوڵاتیان بپرسن ئایا یەکێتی نیشتیمانی کوردستان بەشدارنی لەم دەسەڵاتی یەکێتی نیشتیمانی کوردستان هاوبەشتنیە لەو دەسەڵاتە نەخێر یەکێتی نیشتیمانی کوردستان تەنها بۆ سەقامگیری تەنها بۆ ئەوەی ڕێگر بتن لە ئاژاوە ڕێگر بتن لە شەڕی ناوخۆ ئەم حکوومەتەکانی ڕابردویان بەڕێ برد بەڵام دیار بوو ئەم کاری کە یەکێتی کردی کارێکی باش نەبوو بۆیە تەنها بۆ ئەوە شەڕی ناوخۆ دروست نەبیتن یان ئاژاوە دروست نەبیتن لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە
دەرئەنجامی تەماشامان کرد قەیرانی بوو جە دروست بوو قەیرانی موتە دروست بوو قەیرانی خزمەتگوزاری دروست بوو کۆمەڵێک پۆستر دروست بوو دەرحەق بە هاوڵاتیان و بۆ کوردستانمان بۆیە یەکێتی نیشتمانی کوردستان ئەم جارە بە سنگێک و بە کارکتەرێکی ڕاستەقینە بەشداری لە حکوومەت دەکاتن و ئەم جارەش دەنگی تەزویر ڕێگر دەبیتن کە برادرانی پارتی دموکراتی کوردستان بتوانن بە کەیفی خۆیان ژمارەی سندوقەکان یا ببورن ژمارەی ئەندامانی پەرلەمان دیاری بکەن ئەم هەڵبژاردنێک دەبیتن پەرلەمانێک دەبیتن پەرلەمانێک هەموو جۆرێک دەبیتن هەموو حزبەکان دەبیتن کەمینە و زۆرینە دیاری دەبیتن کە کەس ناتوانیتن تاکە حزبێک بیتن 50 زائیدیەکی پێک بریتن بە سندوقی تەزویر یان بە دەنگی تەزویر یان بە ئازە کۆتایەکە بۆیە ئەم جارە یەکێتی نیشتمانی کوردستان دەتوانیتن هێزێکی محەق بیتن تاکە هێزش ئەوەیە یەکێتی نیشتمانی کوردستانە ئەم جارە لە پەرلەمانی کوردستان و لە پێکردنی حکوومەتی ڕاستەقینە شەراکەتێکی ڕاستەقینە بتوانن خزمەتی هاوڵاتیان بکەن بتوانن خزمەتی هەموو تکوین و کێژێک بکەن ئەوەی ئێستا کە یەکێتی نیشتمانی کوردستان زرکی پێکردو و بیری لێکردەوە کە ڕاستە ناکرێتن بە نەرمونیانی لەگەر پارتی دموکراتی کوردستان حکومڕانی بەڕێوەباتن ئەوەی کە پارتی و هۆکارەکەش بۆ دەگەڕاوە کە 50 زاریەکیان تەشکیل کردبوو بە 11 کوردیەکە و بە سندوقە تەزویرەکانیان بەڵام ئەم جارە 50 زاریەک نەک پارتی دموکراتی کوردستان ناتوانانی تەشکیل بکاتن ڕەنگە بە پێ ئەو ئامارانە یان ئەو توێژنانەی کە دەکرێتن پارتی دموکراتی کوردستان کورسیەکی زۆر دادەبەزیتن ڕەنگە بگاتە 30 هەتا 34 کورسی و یەکێتی نیشتمانی کوردستانیش کورسیەکانی بەرز دەبێتەوە تا ئەو کاتە پارتنگی هێز لە کوردستان دەگۆڕێتن و بڕیار بۆ یەکێتی نیشتمانی کوردستان دەگەڕێتەوە و من ئەلێرەوە بەڵێن وعد بە هەموو هاوڵاتیان لەم پەرلەمانی داهاتوو و لەم کابینەی داهاتوو گۆڕانکاریەکی زۆر دەکرێتن لەبەر ئەوەی یەکێتی نیشتمانی کوردستان بە هێزێکی محەکەوە و دەبێتە خاوەن بڕیار و سازش لەسەر نەرمی و نوانی ناکاتن بەرامبەر پارتی دموکراتی کوردستان لەبەر ئەوەی ئەگەر بێت و سازشی نەکردبای لە ڕابردوو ڕەنگە سەڕی ناوخۆ یان کۆمەڵێک ئەمانە کاک سامر ئەمە بۆ ئەوەیە کە متمانەی خەڵک بەدەستبێنەوە یان مەبەستان لەوەیە متمانەی خەڵک بەدەستبێن یان قەراری سیاسی کۆتاییتان ئەوەیە بەڵێ ئێوە ئەگەر بینەران گیان لێن بیتن ئەمان بۆ متمانەی سیاسی نیە بەڵکو سەرۆک باڤڵ ئەو هەنگاوانەی بە کردار هەنگاوی بۆ ناوە و بینیمانش لە کەرکووک لە مووسڵ لە عێراق ئەوەی کە جێگەی داخە کە بێ پارتی دموکراتی کوردستان کە ئەوان هۆکار بوو نەتوانی لەگەر یەکێتی نیشتمانی کوردستان بە یەک پاکێز لە عێراقا کار بۆ کوردایەتی بکەن بەڵام بەرحاڵ کە ئەوە نهاتنە ژێر سەدری کوردایەتی یەکێتی نیشتمانی کوردستان ناچار بوو ئەو هەنگاوانەی لە 1-2 ساڵی ڕابردوو ناو و کارێکی وای کردووە کە کورد ببێتە هێزێکی مەحەک لە گۆڕەپانی سیاسی عێراقدا و کورد لە کەرکووک ببتە هێزێکی مەحەک و لە مووسڵ هێزی مەحەک ئەوەی کە من دەڵێم کە لە ئایندە لە حکوومەتی کابینەی داهاتوو یەکێتی نیشتمانی کوردستان دەبتە هێزێک ئەو وەکو بانگەشەیەک نییە بەڵکو ئێمە لەو 3 ساڵەی ڕابردوو لە عێراقا هەنگاوەکانمان بە ڕابەرایەتی سەرۆک باڤڵ و بە حەکیمانەی یەکێتی نیشتمانی کوردستان کە درکمان بەوەی کرد کە ئێمە قەزیی کوردایەتی بکەینە دەست قەدەر و بە فێری کوردایەتی بە یەکڕێزی پارتی دموکراتی کوردستان فێر لە کورد و لە یەکێتی نیشتمانی کوردستان لە هاوڵاتیان کاتن هەنگاوەکانمان دیار بوو لە کەرکووک دیار بوو لە مووسڵ دیار بوو و تەفسیرکردنی مادەی 140 کە جەنابی سەرۆک باڤڵ و بە یاوەری بەو تیمە بەهێزەی لە ناو پەرلەمانن هیمەتیان کرد کە هیچ نەبێتین مادەی 140یان تەفعیل کرد و چەندین هەنگاویزی کوردایەتیانە ئەوە بووکە یەکێتی نیشتمانی کوردستان بە خۆشبەختانەش کۆمەڵێک لە حزبە حزبی کوردایەتی لە بەغدا کەتنە ژێر سەتری کوردایەتی لەگەر یەکێتی کوردستان کە توانیان هەنگاوەکان بە فعلی بکەن و تموحی کورد و تموحی هاوڵاتیانش هێشتا ماوە کە ئەوەی سازشی بۆ کوردایەتی دەکرد بەداخەوە
وا دەرنەچوو چەندی چەند ساڵان ئێمە بە فعلی کردمان یەکێتی بە هەنگاوی ڕاستەقینە کردی و هەنگاوەکانش لە عەلامەکان و بە کرداریش دیار بوو بۆیە من دەڵێم ئەوەی کە بوێتن ڕێڕەوی سیاست لە کوردستان بگۆڕێتن بە هیچ لایەنێکی سیاسی کوردستان ناکرێتن بۆ حیزبەکانی کە ئێستا دروست بوونە بۆ دژایەتیەکی دژمانی کوردستان ئەو ڕەنگە بە ئەجندایەکی ئەقلیمی یان بە ئەجندایەکی پارتێکی دیاریکردن مەبینیمە لە ڕابردوو ئەوانەی کە دژایەتی دژمانی کوردستانیان کردەوە ئێستا لە تم مەحنەیەکیدانا لەبەر ئەوەی هەر کەسێک بەگەر ئەم لایەنە سیاسیە بکەویتن ناچار دەبێتین ساڵێکیان بۆ هەڵکردنی سمتەیەکەویتن ئەوەی ئێستا لایەنە سیاسیەکان لایەنی ئەقلیمی هەموو سیاست مەدارەکان و هاوڵاتیان گەشتە حقیقەتێکی ڕاستەقینە کە حکومڕانی دەبێتن بەشداری فعلی ڕاستەقینەی بە یەکی نیشتیمانی کوردستان بە ئەقارێکی لوێ و نوێگەری و خزمەتگوزاری و خۆشگوزارانی دەڕوات. زۆر باش کاک سامرە گەڕێم وڵات خاتو شانازیانی ئەوەی کە جەنابەتە بینی لە سنووری هەولێر بەڕێستان خەڵکی هیرانن کە ناوچەیەکی سنووریە لە نێوان زۆنی سەوز و زۆنی زەردا مەسەلەن بە تەواوی ئەو ناوچە قەزای شەقڵا و قەزا و ناحەکانی دیکەی سەر سنووری پارێزگای هەولێر حەز بە جیاوازی دەکەی لە خزمەتگوزاری لەو دەڤەرە هەر زۆریش حەز بە جیاوازیشی بە نموزەجەوە بۆ من و بۆ بینەرەکان باسکەی بڵێ باشترین نمونەمان ڕێگەوبانەکان هەتا ئێستا ئەو ڕێگەیانەی بالیسان و کە ئێستا خۆشبەختانە یەکێتی لەسەر ئەرچی خۆی و لەسەر بودجێ خۆی ئێستا دەستکراوە بە قیرتاوکردنی ئەو جادە سەرچەی جادە ڕئیسی کە ئێستا لە بالیسان لە مێرگەسەرەوە دێ و لە بالیسان هەتا ئەچێتەوە لای خەلیفان ئێستا ئەوە دەستی بە قیرتاو کردووە کە یەکێتی نیشتیمانی کوردستان لەسەر ئەرچی خۆی کردوێتی کە مەفروزە لە ئیداری کە بالیسان سەر بە شەقڵاوە ئیداریەن لە ڕووی کارجێڕیەوە سەر بە هەولێرە پارێزگای هەولێرە ینی ئەبێت کارەکە هی ئیداری هەولێر بێ بەداخۆنیان کردووە ئەو جیاوازیش لەبەرەوەیە کە دیارە زۆربەی زۆرینەی دانیشتوانەکان ئینتیمای حزبیان بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بووە لەکوێ زیاتر بێ ئەوەندەی تر خزمەت گوزاریەکان کەمتراوەنە سنوورەکەی بیر و ڕای جیاواز یان خزمەت گوزاریەکان لە جۆری بەڕێوەبردننی ئیداریەن لەوێ زۆر هەز بە جیاوازیەکە هەروە کە دەیتەوە ئەو دیوی هیران هەما شت ئەبینی لە ڕێگەوبانەکە ڕێگاوبان کە مافێکی زۆر سەرەتایی هاونیشتیمانیانە کە ڕێگەی هاتوچۆی سەرەکی بازرگانیشە ئەم دوو دۆڵە بە تەواوەتی فەرامۆشکرا لە ڕوویەکی ترەوە کاکزانە ئێمە مەسلەی ئینتیمابوونی حەزبی بەڕاستی بوویتە کێشێکی گەورە بۆ هاوڵاتیانی ئەو ناوچەیە جیاوازی تەنانەت لە شێوازی مامەڵەکردن تەنانەت لە فەرمانگەکان تەنانەت لە ڕووی ئیداریەوە هەمووی هەستی پێ ئەکرێت لە لای خەڵکەکە تەنانەت لەو شوێنانە لە چەندین جێزەوی داگیر کراوە بارگای حزبی لێ دروست کراوە مەسەلەن زەوی پەروەردە داگیر کراوە بارگای حزبی لێ دروست کراوە ئەمانە هەمووی ینی ستەمن لە خەڵکەکە ئەوەی خەڵکەکە کە خەڵک دەبینن و کادرێکی پێشکەوتویەکێتی چیتان پێ دەڵێن مەسەلەن لە چ دۆخێکەوە زۆر بێزارن دۆخی حکومڕانی دۆخی زۆری بەڕێوەبردننی شوێنەکان ئەو شوێنانەی کە ینی مەفروزە ئاوری لێ بردرێتەوە دەڤەری سۆرە من ئەمەوێت تیشک بخەمە سەر ئەوە کە خۆم خەڵکی ئەوێم کاکزانە لە ڕووی خزمەت گوزاریەوە پشتگوێ خراوە ئەو شوێنانەی کە نفوزی پارتی دیموکراتی کوردستانی لە زیاتر بە تەواوەتی و بەزەقی هەستی پێ ئەەکەی کە جیاوازی هەیە لەو جیانەی کە ئینتیمای حزبی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان بێ بۆ حزبە ئیسلامیەکان بێ بۆ گۆڕان بێ بۆ هەر جێیەکیت کە بێ بەڵام جیاوازی هەیە ئینجا جگەلەوە ینی شێوازی تەعاملکردنی ئیداریەکانی ئەو ناوچانە زۆر هەستی پێ ئەکرێتن خەڵکەکە تەواو بێزارە لەو جۆرە مامەڵەیە کە لەگەڵ یان ئەکرێتن تەنانەت کاکزانە لە دانانی لە دامەزراندنی خەڵک ئەوانەی کە دەرچووی زانکۆنە ئەگەر بێت و ئینتیمایەکی حزبیان سەر بەوان نەبی بێبەشە بن تەنانەت لە دامەزراندندا تەنانەت خەڵک هەبووە باسی ئەوەی کردێکە لە خاڵە سنووریەکان کە پێویستیان بە پاسەوان بە پێویستیان بە کابرایەک بۆ کە حەماڵی بکە کە عەمباری بکە ئەگەر تۆ نەچی ئیمزایەک نەکەی نەچی نەبیە نەچی ڕیزەکانی ئەو حزبەوە بۆت ناکە کەواتە خەڵک بێزاریەکی زۆری هەیە لەو زۆرە مامەڵەیە کە لەگەڵ ئەکرێ خەڵک چاوەڕوانی ئەوەیە ئەو جارە ئێمە بتوانین وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان گۆڕانکاریە بکەین لە شێوازی بەڕێوەبردننی ئەو شوێنانە ئەو وڵاتانە
ئەو شوێ پنتە جوگرافیانەی کە بەڕاستی لەژێر دەسەڵاتی زۆنی زەردایە ینی ئەبێ من یەک شتم زۆر لا سەیرە کاکزانە ینی هەر دەسەڵات دارێک یان هەر کەسێک کە حکومرانی دێتن شوێنێکە کە هەرێمێکە کا وڵاتێکە کە تۆ ئەبێ یعنی هەتا ئەتوانی خزمەتی هاوڵاتیانی بۆ ئەوەی بێ ئەمەل وەلا یعنی کەسەکە ئەگەر دێتن تەنانەت بچی لە فەرمانگەی چش دەوام بکە ینی لە هەر شوێنێک بیتن ئەگەر کاریش لەگەڵ ئەوام بکە هێشتا ئەو علامەتەی ئیستیفهام لەسەر ئەو هاوڵاتیە لەسەر ئەو کەسێک کە ڕۆژێ لە ڕۆژەکان لە ڕێزەکانی یەکێتی نیشتیمانی کوردستان بووە و هەرگیز نابیتە ئەو کەسەی کە ئەوان ئەیانەوێ ینی وەکو خەڵکێکی تر وەکو خەڵکێکی ئاسایان وەکو هاوڵاتێکی ئەو شوێنە تەمەژای ناکەن ئەوە یەکێکە لە نیگەرانی هەرە گەورەکانی کە لەو منتیقانە زۆر بەزەقی هەستی پێکرێ من کە زۆر ئەگەڕێم کە زۆر خەڵک ئەبینم کە سوکاری شەهید دەبینم پێشمەرگەی دێری نەبینم جارێ ئەم فیئانە هەر بە تەواوەتی جیاوازی هەیە لە مامەڵەکردن لەگەڵیاندا ئەوە بێزاریەکی زۆری لای خەڵکەکە دروست کردووە من جادە و بانەکانم بنمونە بۆ هێناوە شتێکی تری شێکاکزانە کە خەڵکێکی زۆرم بینیوە تەنانەت لەسەر ملک و ماڵەکانی خۆیان لەسەر زەوی خۆیان ڕێگەیان پێ نادرێ خانوو دروست بکەن ئیجازەی خانووکردن نادرێت ئەگەر تاپۆشیان هەبێ ینی ئەمە لەبەرەوەی هەر لەبەر ئینتیما حزبی بوونەکەیە ینی تۆ تەنانەت ئیسرائیلەوەی بەرامبەر فەڵەستینەکان نەکردووە ینی ڕێگریکردن لەوەی کە خەڵکێک بچێ لەسەر زەوی وزاری خۆی لەسەر مڵکی خۆی لەسەر ماڵی خۆی پرۆژەیەکی هەبی یان تەنانەت خانوویەک بۆ خێزانەکەی دروستکە تۆ ڕێگری لێ بکەیت کەواتە هیچ مانایەک بۆ حکومرانێکی دادپەروەرانە نیە یعنی حکومرانیەکی زۆر نەعادیلانە ئەکرێ و ئێمە بە حکمی ئەوەی کە ناوچەکەمان زۆر نزیکین لە بارەگا حزبەکانی ئەوان کە مەسیف و سەری ڕەش و ئەوانێ هەر ئەمە زۆر بەزەقی هەستی پێ ئەکرێ ئەو جیاوازیە زۆرە تەنانەت کاکزانە من ئەتوانم زیاتر لەوەش بڕۆم باس لە ترس و تۆقاندنیش بکەم هەتە تەنانەت ئەوە زۆر جار لەگەڵ خەڵک بەکار هاتووە بۆ ئەوەی کە جیای کاتەوە لە حزبیان جیای کاتەوە لە یەکێتی نیشتیمانی کوردستانیان ئینتیما حزبەکەی پێ بگۆڕی تەنانەت ئەوەش بەکار هاتووە لەگەڵ خەڵکەکە بەڕاستی ئەوەی کە لەو شوێنانە و لەو دەڤەرانە ئەگوزارێتن هیچ پێناسەیەکی نییە جگەلەوەی کە حکومرانی نابی بە ترس و تۆقاندن بکرێ حکومرانی نابی بە زەبری جیاوازی بکرێ تۆ ئەگەر ئەتەوێ حکومرانێکی ڕەشید و تەندروست بکەی لە هەرێمەکەی خۆدا ئەبێ کە تۆ حکوومەت وەرەگری کە پەرلەمان متمانە ئەداتە هەر حزبێک و لایەنێ کە سەرۆکی حکوومەتی هەرێم وەرەگری مەفروزە ئەو بێ بە چاوێکی زۆر یەکسانانە و دادپەروە سەیری هاوڵاتیەکانی بکە ئەگەر گەنجێک یەکێتی بێت مەسەلەن دامەزراندن و هەلی کار بۆ هەموو کەسە گۆکو یەکە بەتەکید بۆ هەموو کەسێک نێ بەتەکید ئەو گەنجە بێ بەش بەتأكيد نمونە لایە کاکزانە ڕوبەڕووی یەکەم شت ڕوبەڕووی ئەو بابەتە دەبنەوە یەکەم شت ڕوبەڕووی ئەوە ئەبیەوە تۆ ئەبێ ئینتیمای حزبیت بکۆڕی تۆ ئەبێ بیتە ڕیزەکانی حزبەکەی من ئەژینا تۆ بێ بەشەبی لە هەلیکار بێ بەشەبی لە دامەزراندن بێ بەشەبی لە کاری ئاسایی لە هەندێک شوێن لە باڵەکایەتی و لە شوێنانە هەر کارکردنیەکی ئاسایی بۆ گەنجێک ڕێگری لێ ئەکرێت چکە لە بەرەوەی لەگەڵ حزبەکەی ئەو دانیە ینی ئەمانە هەمووی زۆر بەزەقی هەست پێکرێت تەنانەت ئێستا من ئەتوام ناوی لێ بنم بڵێم ئەمە ستەمە ئەکرێ لە خەڵکەکە ئەوە چێتە خانەی ستەمکردن زوڵمکردن لەو خەڵکەی لەسەر بیر و ڕای جیاواز لەسەر بیر و ڕای سیاسی خەڵک سزا ئەدرێ خۆ سزا کاکزانە هەر ئەوە نیە تۆ بە کشت و بڕکەی تۆ سزای ئەدەی بێبەشێکی لە ژیانێکی خۆشگوزەران بێبەشێکی لە دامەزراندن بێبەشێکەکەی لەوەی کە خزمەتگوزاری پێویست پێشکەش بە دەڤەرەکەی ناکەی بێبەشێکی لەو هەموو خزمەتگوزاریە من چەند لادێ ئەزانم هەیە لە منتیقەی خۆشناوەتی کاکزانە هەتا ئێستا کە بەس کارەبای ڕئیسیان هەیە کارەبای مۆلیدەیان بۆ دانانێ ئەڵێ بۆ چێرە لە بەرەوەی ماڵەکان کەمە یعنی بیان و بەهێنێتەوە ماڵەکان کەمە ئێمە ناتوانین بین مۆلیدە بۆ ئەو شوێن ڕێگە نادەن خەڵکێکی ئەتیادیش یان مەسەلەن سەرمایەدارێک یان کەسایەتیەکی دەڤەرەکە بچی مۆلیدەیەک بۆ خەڵکەکە دابنێتن تا کارەبای پێویست بۆ خەڵکە دابینکە بەم چلەی هاوینە بەم مانگی تەموزە من چووی ماڵان بەبێ کارەبایی دانیشتون وەستاون لە گوندەکان بڵێ بەڵێ ینی لە 9 بۆ 12 کارەبای ڕئیسی نامینە ئیتر لە 12 تا 6 ئێوارە کاکزانە ئەو خەڵکە لەبەر گەرمە دانیشتووە چیە ئەو نایڵێ ڕێگریە کاتن بێتن کەسێک یانە تۆ خۆت ڕێگریەکەی کێشە نیە باشە بەڵام بۆ ڕێگری ئەەکەی لە خەڵکەکە لە کەسایەتەکە خەڵکی لادێکە کە کۆ ئەبی تۆڵێ من شتێکی ئاواکەم ئەوەش هەر ڕێگری لێ ئەکرێت زۆر بەداخەوە کاک سامر ئەمە دەڤەری سۆران و هەولێرە کە شانازخان باسی دەکات بەڕێزت لە بەردەڕەشی
و بۆ منتیقەکانی دیکە لەوێش ئەو جیاوازی و فەرقە هەیە بە تایبەتی لە مەسلەی خزمەت گوزاری لە مەسلەی دامەزراندن لە مەسلەی فەرق پێکردن بە گەنج و لانگری حزبەکانی دیکە. زیاد پێش ئەوەی وەڵامی جواب دەم کومیتێکم لە سەقسەکانی شانەستان هەیە شانەستان باسی بێخزمەت گوزاری منتەقەی هیران و نازەلیل و ئەوەی سەر بە شەقڵاوەیە من لە قەزایەکەم قەزای بەدڕست سەر بە پارێزگای دهۆکە کە دهۆک بە عمقی ملکی پارتی دموکراتی کوردستان دا ئەنجێتم خۆیان وا دەڵێن زۆرم پێسێرا کە شانەستان باسی ئەو گرفتانی دەکاتن کە لەوێ دەکەن من لە قەزای بەردەڕەش من قەزای بەردەڕەش سپاسی حکوومەتی عێراق دەکەین کە یان پێش دەی بۆ من قیرتاو کردی ئەوەی تر بێ خزمەت گۆزارترین قەزا لەسەر ئاستی کوردستان قەزای بەردەڕەشە ڕێگای ئێمە ناوی دێنراوە ڕێگای مەرگ کە ڕێگایەکە ڕێگای استراتیژی لێوان تورکیا و کوردستانە کە ڕەنگە بە ملیارەها مانکانە بە ملیارەها دینار قازان سەم ڕێگایە بکرێتن کە بار و هەموو شتەکان بەلای ئێمە دێتن کە ساستەکان ڕەنگە ئۆتۆمبیل احتیاجی ناتوانین پێ بچیتن گوندەکانی ئێمە زیاتر لە سەتا هەشتای لێیەکانی ئێمە ڕێگایان ناچەوتە ناخێڕە ناشتێکە سنتەری قەزا و ناحیەکانیش دەتوانن بڵێن تەنها ئەگەر سەتا 30 بۆ 35 قیر و سەود بیتن ئەوەی تر خزمەت گۆزاری لای ئێمە هەر زۆر وێرانترە ولا هەموو سەیرتریش من لە پارێزگایەک دەژین پارێزگای دهۆک کە دەوڵەمەندترین پارێزگای لە ڕووی داهاتی ناوخۆیی هەرێمی کوردستان بەڵام لە هەرەمی هەژاریدا ئێمە لە یەکەمین هەژارترین پارێزگاینە لە کوردستان ئەمە لە ڕۆژ ژینگەوە کە پارێزگای دهۆک پارێزگایەکی خەلجیلانەیە پڕداروبارە بەڵام لەبەر بوونی چەندین کارگەی نایاسایی هی لە سەڵاتداران و بەرپرسان یەکێکە بەپێ هەرەمی عێراقا دووەم پارێزگاینە لە ژینگەرپیسی ئەوەی کە دەکرێتن ئێستا لە حەق بە هاوڵاتیان و گەنجانیش بەڵێ ناحەقی هەیە لە نێوان هاوڵات گەنجێک ئەگەر لەسەر بە داینێکی سیاسی دیاریکراوە بیتن هەرچەندە تاکو ئێستا پارتی دموکراتی کوردستان لە دهۆک نەیتوانیوە وەکو پێویست تەعینات و دامەزراندن بکاتن ئێستا هەڵستاوە بۆ بانگشتەی هەڵبژاردن پڕکردنەوەی فۆرم بۆ دامەزراندنی زێرەبانی یان پێشمەرگا کە تەنها بۆ بانگشتە هەڵبژاردن بوو لەبەر ئەوەی لە مانگی پێنجی ڕابردوو دیسانێ بە هەزاران فۆرمیان پڕ کردەوە کە ئەوان نەکو لە هەڵبژاردن لە مانگی لەی شەش بکرابایە بەڵام کە نەکرا ئەو فۆرمانەیان چوو بەداخەوە بوو بۆ تەنەکەی زەبڵدان دیسانێ ئێستا مەسئولی لەقەکان و لە ناوچەکان دەستیان بە فۆرم پڕکردنەوە کردووە ئەمە بەداخەوە کارەساتێکی گەورەیە خۆڵکردنە بە چاوی گەنجان ئێمە گەنجەکان لە بادنان فڕن گەنجەکان لە بادنان بێکارن بێ خزمەت گۆزارینە ئەوەی کە دەکرێتن دەرحەق بە کەسایەتیەکان بە گەنجانی بالیسان و شەقڵاوە و ئەوەی لای دهۆک خراپترە تەنها ئەوە نەبینین لە تەلەڤیزیۆنەکان کە بۆ مەرامی تایبەتی خۆیان جۆ سایت کردووە ئەگەر وەرن ناو سنتەری دهۆک دەمەشا بکەن کارەساتە کە لە ڕۆی خزمەت گۆزاریوە ئەوەی کە دەبینن تەنها منزەرێکە بچەند شوێنێکە ئەوە لە زاخۆ دەبینن ڕەنگە خەمکانێکی زۆر بلێتن شتێکی مدیرین لە زاخۆ کراوە کە جێگەی دەستخۆشتیە بەڵام لە دەرئەنجامدا لە پارەی حکوومەت نەبووە چەند کەسێک بە زۆرە ملێ پارەیان لێوەرگرتووە بە 50 دەفتەر خزمەتیان ئەم پرۆژیان پێ کردووە ئەوەی کە دەبینرێتن جێگەی داخە ئەوەی ئێمە کە دەڵێن هەر ئاخێکە لێڕێژین ئەو گەنجانە هەموو ئاخێکە لێڕێژن بەڵام من تەنها ئەوەیە من ئەوەی کە دەڵێم بۆ بانگەشتە نییە من ئەوەی دەڵێم کە حکومڕانی لە دەست یەکێتی نیشتیمانی کوردستان بوو بەشێکی زۆری گەنجان توانی ژن بێنیتن و سلپەی زەواز کاتن کە ئێستا ئەوەش عەرقەلەیەکە ئەوەی کە من دەڵێم بەشێکی زۆر تاوان پێداویستی تایبەت کە ئێستا بوویتە بارگرانی لەسەر خانەوادەیەکی 150,000 وەرلەگەت بڕا ئەو بەهیمەتی نیشتیمانی کوردستان بوو ئەوەی من دەڵێم جۆتیاران گەشتەیەکی باشی کرد کە سلپەی کشتتوکاڵی دەدرا بژاوی کشتتوکاڵ لای ئێمە بژاوە ئەوە بارنامەی نیشتیمانی کوردستان بوو
ئەوەی من دەڵێن تەنها نەک وەکو ڕێکلامێک بیتن من پێتان بڵێم تەنها ئەو 4 ساڵەی داهاتوو ببینن کە یەکی نیشتیمانی کوردستان بە هێزێکی محەکەوە کاک سامر بەرگری لە خاک و نیشتیمان و هاوڵاتی دەکاتن تەنها یەکی نیشتیمانی کوردستانە بۆیە دەمێتن بە هەموو بنێرانی بەڕێز بڵێن کە ئەوەی پارتی دیموکراتی کوردستان هەمووی قۆڕەخ کردووە لە خزمەتی هەژاران بەکاری نەهێناوە لە خزمەتی گەنجان بەکاری نەهێناوە من ئەو معاناتی دهۆکە پێتان دەڵێ معاناتێکی زۆر گەورە هەیە هەزاران دەرچوانی زانکۆ و پەیمانگا لە قەزای بەردەڕەش و لە سەردەم پارێزگای زۆرکەیە بێکارن و ئەم حکوومەتە یان ئەم کابینێ بوویتە هۆکارێک تا زۆربەی شەریکەکان کۆمپانیەکان بکانەوە ئەوەش بوویتە هۆکاری گەنجانێکی زۆر نەیتوانیوە کاک سامر باسیەوەت کرد کە گەنج دادەمەزرێنێ پارتی فۆرمیان پێپڕ دەکاتەوە و بانگەشە بەڵام مەسەلەن لە دایرە حکومیەکان لە دامەزرانی مەدەنی فەرق دەکرێت بە گەنجێک کە ئینتیمای بە پارتیە بەیان بۆ یەکێتی حتما کاتی دامەزرانە دەبێتن بۆ نمونە ئێستا سایلۆی ڕۆڤیا لە ناحیەی ڕۆڤیا سەر بە قەزای بەردەڕەشە 56 وابزانم ئەگە هەڵە نەبم لە ژمارەکە دامەزرانەکە دەبێتن حەسڕەن دەبی بە پشگیری ڕێکرا و ناوچە و لەغ بیتن لە ناو ئەو دامەزرانە دەبی حەسڕیان کوڕی بەرپرسانی دەسەڵاتداری ئەو سلوولە بیتن بەڵێ جیاوازیە هەیە لە ناو گەنجان بەپێ لایەنی سیاسی و لە ناو پارتی دیموکراتی کوردستانی جیاوازی هەیە بەپێ ئینتیمای نزیکی کەسایەتی لە بەرپرسان بەڵێ ئەگەر ڕێمەولات شاناسخان لە دوسێ ڕۆژی ڕابردوو جەدەلێک لە نێوان بەرپرسانی یەکێتی و پارتی هەبوو ئێوە دەڵێن هەولێر وەردەگرینەوە ژەڵە وەرن لە مەری خۆریگرنەوە هەولێر جارێ خزمەتی بکەن ینی وەرگرتنەوە ینی چی ئەم جەدەلە لە چیەوە دێ ئێستا جارێ زۆ ئێمە ئەمانێ ئەو بڵێن کە هەولێر بەڕاستی مڵکی کەس نییە هەولێر مڵکی ئەو خەڵکەیە کە تێدا ئەژی هەر حزب لایەنێک بۆ بە حزبەکەی خۆشمۆکەیەکێتی نیشتیمانی کوردستانە بتوانێت باشترین خزمەت گوزاری پێشکەشی هاوڵاتیانی بکە و هەولێر لەو کۆمەڵە کێشە و قەیرانە باتە دەرێکی ئێستا یەکێک لە قەیرانە هەرە سەرچەکانی بێ ئاویە ئەمە ئەوەیە کە پێوترێ دەستەڵاتم هەیە یان حکومداریەکی ڕەشیدم ئێستا من ئەمەوێ یەک وێنای هەولێرت بۆ بکەم کاک زانە ئەوەیە کە لە هەولێر دوو شوێن هەیە ینی وەکو بڵێن ڕۆژ هەڵات و ڕۆژ ئاوای لێ هاتووە تۆ ئەچی لەلایەکەوە سەیری ئەو بینایە بەرزانە ئەکەی ئەوانەی وەکو ئەمپایار وەکو هەموو ئەو سیتیانەی کە کراوەتەوە کە تێیدا کارەبای 24 سەعاتی هەیە تێدا ئاوی بەردەوام هەیە تێیدا جادۆبانێکی زۆر خۆش هەیە تێیدا باغ و باغاتێ وەرە بەرامبەر ئەچی لە هەولێر بڕۆ سێتاقان بڕۆ باداوان بڕۆ سەیداوە بڕۆ هەموو ئەو گەڕەکانە کە نقمی بێ خزمەت گوزارینە بێ ئاوی ئەو چینە هەژارەی کە لەو گەڕەکانە ئەژی بە تەواوەتی بێزار کراون لەبەرەوەی هیچ خزمەت گوزارێک بۆ خەڵکە نییە لە دوو چینی ڕێک کە پێمانەوە چینی دەوڵەمەند و چینی هەژار ئێستا لە هەولێرە بە زۆر بە زەقی هەستی پێ ئەکرێ ئەمەیە یعنی ئەم حکوومەتەی ئێستا ئەمەی دروست کردو ئەم حکومڕانی ئێستا دوو چینی دروست کردو کە ئەوە زۆر خەتەرە بەسەر کۆمەڵگەدا ئەوە زۆر خەتەرە بەسەر بیرکردنەوەی یەکێتی ڕوئیا هێوانە بگۆڕێ بە تاکید ڕوئیا یەکێتی نیشتیمانی کوردستان ئەوەیە کە ئەوە نێڵی کە ئەو دووچینە نهێڵی چۆن ئەبێت تا ئێستا ئێمە تەعامل لەگەڵ دووفی ئەی هەژار و دەوڵەمەند بکەین تۆکە لە سێتاقانەژی ئەبێ بێبەشبی لە هەموو خزمەت گوزارێک بەڵام ئەگەر لە ئەمپایرەژی ئیتر بۆ تۆ فریە ژیان چۆن ئەبەیتە سەری بۆ تۆ کراوەیە ئەو جیاوازیە زۆرە گەر پارەت پێبی ئەژی ئەگەر پارەت پێ نەبی ناژی ئەی ئێمە ئەم وڵاتە کە پڕ خێر و بەرەکەتە پڕ وزەیە پڕ سامانی سروشتیمان هەیە کشت و کاڵمانەیە سیاحەتمانێ ئەیە بۆچێ ئەچی هەر بۆ ئەوانەی کە چینی دەوڵەمەندەکانن ئەی هەژارەکان ڕوو لە چێ بکەن ئەگەر ڕوو لە حکوومەت نەکە ئەو خەڵکە کە ئاوینی ڕوو لە چێ بکە باشە تۆ هەژارێکی هێنی ئێستا 53 ڕۆژە موچە نەدرایە موچەکەی 500,000 دینارە ئایا کارەبای پێ بکڕی ئاوی پێ بکڕی منداڵەکانی پێ بەخێوکە
بکە ڕۆژانەی ژیانی خۆی پێبەڕێوە بکە ینی فریای چەند شت بکەوێتن ئەمە باری سەرشانی ژیانی خەڵکی زۆر زۆر قورس کردیا ئێمە کە ئەڵێن هەولێر وەرەگرینەوە هەولێر لەو سیستەم و زوڵمە وەرەگرینەوە هەولێر لەو بێزاریە ئەمانەوێ ڕزگارکەین هەولێر لەو بێ ئاویە هەولێر لەو فەرق و جیاوازی کە ئێستا زۆر بەزەقی هاونیشتیمانیانی هەستی پێ ئەکرێ هەولێر وەکو داگیرکراوێک ئێستا دێتە بەرچاومان ئێمە کە ئەڵێن وەرەگرینەوە خۆ ئێمە ناتوانین بە زەبری چەک و وەکو ئاماژەم پێکرد لە سەرەتا قسەکان ناتانەوێت بە تاکید ئێمە نامانەوێت جارەچیت کە ئەزمموی شەڕی ناوخۆ دووبارە ببێتەوە خەڵکمان شەهید و خەڵکمان ئاوارە و دەربەدەردێ ئێمە ئەمانەوێت ئەو جارە بە زەبری سندوقەکانی دەنگدان چونکە لەبەر ئەوەی دەنگدان هەوێنی گۆڕانکاریە دەنگدانی خەڵکە ئەبیتە قەلغانی پاراستنی ئەو دەستکەوتەوە ئەو داواکاریە خەڵک کە لە ئێمە هەیەی ئێمە بۆچی هەولێر وەرەگرینەوە لەو کەسانەی کە بەڕاستی نادادیەکی زۆر زۆریان لە هەولێر لە خەڵکی هەولێر و لە دانیشتوانی خەڵکی هەولێر ئەکەن ئەو بێزاری کە ئێمە هەستی پێکەن کە ئێستا لە ناو هەولێر و لە نزیکی هاوڵاتی خۆمانەژین بیانی لە سنوور تێپەڕیوە خەڵک بە تەواوەتی بێزارە خەڵک چاوەڕێی گۆڕانکاریە کە ژیانی بگۆڕی ئەمڕۆ کاکزانە قۆناغی خۆش گوزەرانیە ئێمە قۆناغی شاخمان تێپەڕان ئێمە قۆناغی ڕاپەڕیمان تێپەڕان قۆناغی شەڕی ناو خۆمان تێپە هەموو ئەو قۆناغانەمان تێپەڕان قۆناغی ئەوەشمان تێپەڕات دوای 2023 کە ئێرە بووە حکوومەتی هەرێمی کوردستان هەرێمێکی ئازادمان هەبوو ئێستا قۆناغی خۆش گوزەرانیە ئێمە لە سەدا 50 دانیشتوانی ئەو هەرێمی کوردستانە گەنجە زۆربەی زۆری ئەو گەنجانەمان بێبەشن لە هەلیکاردانە مەزراون ژیانیان ناخۆشە من چوومە سەدان ماڵ دوسێ کوڕی هەیە دوسێ کچی خەریجی هەیە دەرچووی پەیمانگا و کۆلیژەکان لە هیچ شوێنێ دانە مەزراون باوکێکیان هەیە یانەوە تێ خانە نشینەکە یان کارمەندێکی زۆر ئاسایی یان پێشمەرگەیە ینی لە شوێنە ئەمنیەکان پێشمەرێ ئەمە حاڵی موچەیە کە ئێستا بەم هاوینە بۆ مۆزعات تۆ نەتوانی حکوومەت ئەو بۆ خەڵکەکەی دابینکە ینی ئێستا هەولێر سەیرکە لە زستانە لەبەر لافاوە لە هاوینیشان لە بێ ئاویە لەبەر استراتیژ و پلان نەبووە ینی پلانی دروستکردنی شار ئەمنە غەڵەتە ئەمنە دراوە بە کەسە نزیکەکانی خۆیان بەکاربەدەستەکانی خۆیان پلانی شارەکە بە تەواتی نەخشەی شارەکەیان گۆڕی و هەموو ئەو شوێنانەی کە لە زستانانە مەفروزە ببە بە زێرا بوو ئەمانە ئاوی تێچوو ئێستا هەموو کراونەتە سیتی هەموو ئەم سیتیانە ڕێگرن لەوەی ئاوەکە لەکوێ دەرچی ئەبێت دێکۆ ئەبێتەوە لە ناو ماڵەکانە لە هاوێنیشدان نەفسی معاناتی هەیە خەڵکەکەواتە ئەو جیاوازیە کە ئێستا ئەمە شێوازی حکومڕانە سەقەتەکەیە ئەمە شێوازی حکومڕانە هەڵەکەیە کە هەتا ئێستا پارتی دیموکراتی کوردستان ئەشیوەی ئەم جارە تازای کاتەوە دەیوێ بەم فۆرمە جارێکی تر تازای کاتەوە ئایا ئەوە مای قبولکردنە هیوادارم خەڵکی کوردستان لەم ڕاستیە تێگەیش بن وەوەعیەک و هۆشیاریەکی باشمان لە لای خەڵک دروست کردبێ کە ئەمە ئەبێ بگۆڕێ بەچە ئەگۆڕێ ئەم جارە بە دەنگدان ئەگۆڕێ هیوادارین ئێمە بتوانین ئەو جارە لە پەرلەمان گۆڕانکاریەک بکەین کۆمەڵێک ئەو یاسا و پرۆژانە دەرکەین کە لە بەرژەوەندی گشتی خەڵکی هەرێمی کوردستان ئیرادێ هەیە مەسەلنیچی ئاوە ئامادە و لەسەر پێە من ئەتوانم ئەمە بڵێم کە یەکێتی بە تەواتی ئامادەیە و بە تەواتی ڕوئیای هەیە و دیدی هەیە و بەرنامەی هەیە ئەمەی کە ئێستا ئێمە ئەیبینین لە سەرکردایەتی یەکێتی لە هێزی بڕیار لە ڕازگۆبوون لە کرداردا ئەمە هیوادارین ئێمە کار لەسەر ئەوە شەکەین کە ڕنگ بداتەوە لە شێوازی حکمڕانی و لە شێوازی کارکردنمان لە مەودووە بەبێ جیاوازی بۆ هەموو شارەکانی کوردستان. زۆر باشە کاک سامر ئێوە مەسەلەن ئامادەن بۆ ئەوەی گۆڕانکاری بکرێ ڕوئیاتان هەیە یان تەنها دەتانەوێت دیسان مەجموعەیەک دەنگ بێنن بەڵام نەتوانن تەوزیفیکەن تا چەند ئامادەن بۆ ئەو پرسە؟ کاکزانە خۆی نیشتیمانی کوردستان وەکو لە سەرەتای بەرنامەکەش ئاماژەم بەوەی کردی خاوەنکردارە نیشتیمانی کوردستان حزبی هەڵبژاردن و حزبی دەنگدان نەبووە ئەوەی ئێمە لە ڕابردوو لە سەڵاتمان وەرگرتووە بە کردار کارمان بۆ هاوڵاتیان کردوەوە ئەرکێکە لە سەرکردانی یەکێتیشمانی کوردستان و ئەوەی یەکێتیشمانی کوردستان ئێستا لە عێراق کە دەیکاتن بە خزمەتی هاوڵاتیانی کورد بکاتن ئەوەش بە کردارە و ئەرکە لە سەرکردانی بۆیە ئێمە وەکو یەکێتیشمانی کوردستان کە دروشمان نەبووە بێکرد دروشمەکانمان تەنها
بەکردەوە بۆ جێبەجێمان کردەوە لە قوڕەکانەوە دەستمان پێکرد ئێستا لە شارین وڵات ئەوەی کە دەمێتم بڵێم ڕەنگە زۆربەی هاوڵاتیان زۆربەی خەڵک لایەنە سیاسیەکان بە یەکێتی کوردستان هەر دەڵێن پارتی دیموکراتی کوردستان ڕێگرە لە ئەنجامدانی هەر کارێک کردەوەیەک ڕاستە من پژیان دەکەم بەڵام تاکەی ئەو قسەیە دەکرێتە من لێرەوە بە هاوڵاتیان بڵێم بە حزب سیاسیەکان دەڵێم بە یەکێتی کوردستانەوە دەڵێم هەمووتان بە یەکدەستی بە یەک ڕەنگی دەسەڵات بە حزبی ڕاستەقینە بدەن بۆ ئەوەی ئەم 4 ساڵە وەکو تێستێک کار بکەن لەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان و بزانن ئەم 4 ساڵەی داهاتوو لە پاش ئەم کابینەی وەکو ئەو 2 ساڵی کە لەژێر دەسەڵاتی یەکێتی بوو چ گۆڕانکاریێک دەکرێتن ئەوەی کە دەکرێتن چەند ساڵە لە ساڵی 91ەوە تاکو ئەو کاتەسات ئێمە تێدە نزیکە لەو 2 ساڵی کە حکومڕانی دەدەستی یەکێتی بوو هەر لە مەهنەتی و لە محنەتیدا بووینە بۆیە من دەڵێم بە هەموو هاوڵاتیان دەڵێم ئێوە دەنگێکی ڕاستەقینە ئەم جارە بە یەکێتی نیشتیمانی کوردستان بدەن بۆ ئەوەی بڵانسی سیاست لە گۆڕەپانی سیاسی کوردستان بێتە گۆڕین بۆ ئەوەی تام و چێژی دەسەڵات و تام و چێژی خزمەتگۆزاری و تام و چێژی دەسەڵاتی کەراکەتی ڕاستەقینە بکێژن بۆیە ئەوەی ئێستا کە دەکرێتن دەسەڵاتی پارتی دیموکراتی کوردستانە قۆڕەزی کردەوە و ئەگەر ڕەنگە هاوڵاتیان بپرسن باشە دوو ئیدارەی هەیە لە هەرێمی کوردستانە ئەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان لە سلەیمانی و هەڵەبجە و ڕانی و هەموو شار و شارەدەیەکان خزمەت ناکاتن من دەمێتن ڕوون و ئاشکار بڵم ئەوانی شارەزانە لە یاسا ئەوانی پسپورن لە یاسا و لە دیسپلینی حکومڕانی ئەوە کەسی یەکەمە کە ڕێگرە لێ ناگەڕێتن کە ئستثمار بکرێتن ڕێگرە کە کۆمەڵ شتێکە بگرێتن ئەمە لەلایەکی ئەو داهاتانەی ئەو داهاتە ناوخۆیەکانی کە لە سلەیمانی هەیە فقط سەتاسی گومرکی برایم خەلیل نییە بۆیە ئەو داهاتی نیوەخۆی سلەیمانی ناتوانێتن خزمەتگۆزاریەکانی کە لە سلەیمانی بکاتن و ئەوەی ئێستا کە لە هەولێر دەگۆژرێتن کە خاتونشانەز باسی کردێ ئەو هیچ فەرقێک نییە کە ئەوەی لە ئەمپایر و ئەم شوێنانەی دەژیتن و هیچ فەرقی کە تو لە هۆتێلێکی پێنجستێرە بە پارەی خۆ دەژیەوە ئەمە سێرویزەکان پارەی سێرویز و پارەی خزمەتگۆزارەکانی لەم شوێنانە دەدێتن هاوڵاتێکی ئاسایی فەقیر ناتوانێتن لەم شوێنە بگۆژێتن ئەمە لەلایەکی ترش ئێستا کەشتەقامی 100 مەتری 120 مەتری 150 مەتری دروستکراوە کە ڕێگرە لە سلێمانی دروست بکرێتن ئەمە بە پارەی ئەم ڕێگایە کە دروست دەکرێتن کە ئستثمان لەم ڕێگایە دەکرێتن و قازانجێکی زۆر بەسوود لە بۆ شەریکەکان کۆمپانیەکانی کەستر بە پارتی دیموکراتی کوردستانن کە شوقە و ڤلە و کۆمەڵێک مۆڵ و شتەهالی دروست دەکەن کە لە پارەی ئەم مۆڵ و شوقە ئەوانە 120 بۆ ڕێگایەکە دەبێتن ڕەنگە 180 لەم زەویانی کە لە دەوروبەری ئەم ڕێگایانە بۆ داهاتی کۆمپانیایەک دەبێتن کۆمپانیەکەش تایبەتە بەخۆیانە بۆیە ئەوەی بۆ ڕەنگە خەڵ وڵاتیان بێتن ئەم کۆمپانیانە بۆ لە سلەیمانی ناکرێتن ئەمە ڕێگری هەیە لە دەسەڵاتە کە ئەنجامی بدرێتن دەسەڵاتش ئێمە هاوبەشتین بەڵام شریکی ڕاستەقینە نینە ئەوە دەگەڕێتەوە ئێمە وەکو یەکێتی نیشتیمانی کوردستان و سیاسەتی یەکێتی نیشتیمانی کوردستان چاوەڕێی ئەم گۆڕانکاری ئەم جارەی هەڵبژاردننی کوردستانی عێراقین بە لەبەر ئەوەی ئەم جاران قەناعەتمان بەوەیە و بیر و باوەڕێکی جدیمان هەیە و من خۆم وەکو کادرێکی یەکێتی ئەم جارە زۆر متەفائلم بە هەستانەوە و زیادکردنی دەنگی یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە ئەم ئامێری ئەو جارە کە تەحەکوم بە هەڵبژاردن دەکاتن ئامێرێکی ڕاستەقینەیە ئەم کۆمیسیۆنە ئێستا ئەوی ئەم جارە کە عێراقە تەحەکوم بە هەڵبژاردن دەکاتن کۆمیسیۆنێکی بێلایەنە ئەم میموریەی کە کاریان لەسەر دەکرد ئەوە دەسەڵاتی کەس نییە دەنگدەری ڕاستەقینە کە هێزی ڕۆژ و کۆمەڵێک هێزی بەم شێوازە دەنگیان دەدا ئەوە نەما مردوەکان کە دەنگیان دەدا نەما من دەمێن نمونەیەک بڵێم یەکێک لە هاوڵاتیانی قەزای بەڕۆشت و کە دەنگ بداتن و سەیری ناوی باوکی خۆی کردبوو کە زیاتر لە 27 ساڵ لە کۆتی دوای کرێت تەمەشا دەکاتن ئیمزا کراوە و دەنگی لە زیاتی دراوە ئێمە دەنگ لە زیاتی مردووەکان درراوە قەبرستانەکانی بادینان سۆران هەموو هەولێر دەنگی داوە ئەوە ئێستا من وەکو کادرێک بیر و باوەڕ و زۆر گەشتبینم بەوەی هەستانەوەی یەکێتی لە بەرژەوەندی هاوڵاتیان زیادکردنی دەنگی یەکێتی لە بەرژەوەندی هاوڵاتیان بەڵێ کاک سامر ئەو جارش هاوڵاتیان دەنگی ڕاستەقینەی خۆیان دەبینن
زۆر باشە سوپاس بۆ تۆ کاک سامر دوا سەرنجی شانازخان. دوا سەرنجم ئەوەیە ئێمە هەموو ئامادەکاریەکەکەین بۆ ئەوەی ئێمە بتوانین ئەو جارە ڕێڕەوی ئەو حکومڕانی ڕاستکەینەوە ئێمە بتوانین گۆڕانکاری ڕیشەیی لە شێوازی حکومڕانی هەرێمی کوردستان بگۆڕین و ئەو متمانە بۆ خەڵک بجێڕینەوە کە جارێکی تر هەر حزبەکەی ئێمەیە یەکێتی نیشتیمانی کوردستان کە خەمخۆری هاوڵاتیانە و هەر ئێمە ئەتوانین گۆڕانکاری جددی بکەین و گۆڕانکاری بنەڕەتی بکەین لەو سیاسەتەی کە ئێستا ژیانی هاوڵاتیانی پێ هەراسان کردووە کە ئێستا پێویستە بگۆڕێ کاتی گۆڕانکاریە بە هەموو پێوەرێک کاتی گۆڕانکاریە. سوپاس بۆ بەڕێز زیرانی کادری پێشکەوتوی یەکێتی نیشتیمانی کوردستان. سوپاس بۆ بەڕێزتان سوپاس بۆ بەڕێز سامر ڕەشید ئاغا چالاکوانی سیاسی لە بەردەڕەش لەگەڵ مابوو. بینەرانی خۆشەویست پارۆڕامامان پێشکەشکردنە وەلایەکتان ئەمانەتی خوای گەورە بن خواتان لەگەڵ.